لە دوای 2011 و تێکچوونی دۆخی دارایی و سیاسی لە هەرێمی کوردستان خۆپشاندان و ناڕەزایەتی گردبوونەوە بەیاننامە و بایکۆتکردن بووە بە چەکی هاوڵاتیان بۆ داواکردنی مافەکانیان. لەم ساڵانەدا ڕێگەی مەدەنی نەما هاوڵاتیان و موچەخۆران بۆ بەدەستێنانی مافە سەرەتاییەکانیان تاقی نەکەنەوە، بەڵام لەلایەن دەسەڵاتەوە وەڵام نەدرانەوە. لەم خۆپشاندان و ناڕەزایەتیانەدا زۆر کەس بوونە قوربانی و گیانی خۆشیان لەسەردانە، بەڵام دەسەڵات هەر وەڵامی نەبوو. ئێستا کە بانگەواز بۆ ئەنجامدانی خۆپشاندان دەکرێت، ژمارەیەکی کەمتر لە هاوڵاتیان ئامادە دەبن. هەندێک پێیان وایە دەسەڵاتگویان بۆ ناگرێت و دەبێت ڕێگەی تر تاقی بکرێتەوە. هەندێکیش دەڵێن ئەگەر دوو کەسیش بێنە سەر شەقام کاریگەری خۆی دەبێت و پێویستە هەموو کەسێک لای خۆیەوە داوای مافەکانی خۆی بکات. والله تێناگەم یا خەڵک بەجددی ئەڵێ ئێمە واقعمان قبوڵە و زۆرمان پارە پێەیە باشە یا من تێناگەم لەم نهێنیە تێناگەم. باشە دەمی هیچ کەسێکەی تۆ نەبووە کاکە خەڵگەی مناڵ فڕەیە خەڵگەی چوزانم تووشی هزار ناڕەحەتی و دەرد و بەزم و ڕاستم بووە خەڵگەی خۆیە کوژێ ئەی ئێستا بۆ نایەنەیەرە من تێناگەم. دیارە من نهێنێکی تایە یا بەم جۆرە وەکو لەگەڵ حرمەتم وەکو مێگەل بۆیە چەند ساڵە لێ خوڕاوین ئەمان ناسن بایچەنین چۆنەڵی پێواویانین یا شتێکی تایە وایە ئەگینایە عنی چی تۆ ئەمڕۆ کاکە گیان هەر وەکو خانمێ وەرە سەرجادە ئیسپات وجود کە هیچ شتێکی ترمەکە. مرۆڤ لە کوردستانە ئینسانیەتی لەدەست داوە جا ئەگەر بکرێ شۆڕشی ژن ئەبوو گەورەتر بێ لە شۆڕشی پیاو. بەتەما بووم ئمڕۆ من ژنی سلەیمانی ئازاتر و بەتواناترن لە ژنی کەرکک خانمانی کەرکک بەتەما بووم ژمارەیەکی زۆر لێرە بێ خۆ شەرت نییە هەر مامۆستا دەرچێ حەقی خۆی داواکە لە موچە. ئێمە پێش ماوەیەک نیوە شۆڕشێک هەڵگیرسا لێرە چەنەها گەنجی تیاچوو بەدەست زوڵم و ستەمی دەسەڵاتی زۆنی سەوز. ئەبوو دایکی شەهیدەکان لێرە بن دایکی ئەوانەی کە شەقیان لێدرا خۆ ئەویش ئەوانەیش خانمن بۆچی خانمان تەنها مامۆستان ئەیتونی توێژەکانی ترچین ئەوانش خانم نین. بەشێک لە خانمانی ناڕازی سلێمانی ماوەی هەفتەیە کە داوا لە هاوڵاتیان دەکەن بێنە سەر شەقام و خۆپشاندان ئەنجام دەن، بەڵام لە خۆپشاندانەکەی ئەمڕۆی سلێمانیدا ئەندامانی گروپەکە بە سەرسوڕمانیەوە باسی قەبارەی خۆپشاندانەکانیان کرد و دەڵێن نەهاتنی هاوڵاتیان بۆ خۆپشاندان مانای ئەوە نییە لە سیستەمی سیاسی و ئابووری ڕازین بەڵکو خەڵکی زۆربەی هەرە زۆری ناڕازیە. وەک خانمانی ناڕازی دەنگی خۆمان بەرز دەکەینەوە دژی ستەم و زوڵمی دەسەڵات و ئەم داواکاریانە دەخەینە ڕوو. یەکەم ئیدانەی شەهیدکردنی هاوڵاتیانی مافراوان دەکەین و داوا دەکەین بە زووترین کات هەموو ئەوانەی تەقەیان لە خۆپیشاندەران کردووە و بوونەتە هۆی برێنداربوون و شەهیدکردنیان بدرێنە دادگا. دووەم هۆشداری دەدەین لە شکستێنانی کەرتی پەروەردە و دابەزینی ئاستی زانست و زانیاری قوتابیان و نەمانی ڕێز و شکۆی مامۆستا و ناوەندەکانی خوێندن. سێەم داوا دەکەین حکوومەت ڕەوشی دارایی و پێدانی موچەی فەرمانبەران ئاسایی بکاتەوە و موچە نەدراوەکان و پاشەکەوتکراوەکان بگێڕێتەوە و ڕێگر بێت لەوەی موچە ببێتە قوربانی شەڕی سیاسی نێوان حیزبەکان و پەیوەندی نێوان هەرێم و بەغدا. لە دوای ساڵی 2013 ساڵ لە دوای ساڵ دۆخی دارایی لە هەرێمی کوردستان بەرەو خراپی ڕۆیشتووە و دەسەڵات گەندەڵتر بووە. هاوڵاتیان نیگەرانن لە سیستەمی حکومڕانی و دەسەڵاتداران بەوەی نەیانتوانیوە چاکسازی بکەن و ژیانێکی شایستەیان بۆ دەستەبەر بکەن. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.